هەندێک جار گەورەترین بەربەست بۆ گواستنەوەی یاریزانێک بۆ ئەوەی بچێتە یەکێک لە دوو یانەکەی شاری مانچستەر مانەوەیە لە شارەکە. دوای بینەر ڕەنگە پێت سەیر بێت و بڵێ چۆن، بەڵام بەشێک لە یاریزانان و خێزانی یاریزانان لە ژیان لە شارەکەدا ناڕازین. پریمەرلیگی ئینگلتەرا سەرنجڕاکێشترین ڕکابەریە لە جیهاندا و زۆرێک لە یاریزانانی جیهان بەپەرۆشن بۆ یاریکردن لەم خولە. مانچستەر یونایتد و مانچستەر سیتی لە دوو باشترین یانەکان ئینگلتەران، چونکە یەکێکیان لە ڕووی مێژوویەوە خاوەنی مێژوویەکی گەورەیە، یەکێکیشان لە سەدەی نوێدا یەکێکە لە باشترین یانەکانی جیهان. ئەم شارە بۆ یاریزانانێک تەنیا چاویان لە تۆپی پێیە، شارێکی زۆر باشە و شوێنێکی زۆر باشە بۆ دەرکەوتن، بەڵام بۆ یاریزانانێک تەنیا سەرنجیان لەسەر تۆپی پێ نییە و یاخود بە جۆرێک لە جۆرەکان بەشێکی زۆری نازنا و شانازیەکانن بەدەستێناوە شارێکی خۆش نییە، چونکە هەمیشە ئاسمانی خۆڵەمێشیە و کەش و هەوایەکی ناخۆشی هەیە و خواردنی شارەکەش ڕەخنە لێگیراوە. کەمی خواردنی باش لە مانچستەر گلەیەکی باوی یاریزانانی مانچستەر یونایتد و مانچستەر سیتیە. هاوسەرەکەی دیماریا خواردنی مانچستەر بە قێزەون ناو دەبا و هاوسەرەکەی دیخیا کە لە ساڵی 2011 تا 2022 یاری بۆ مانچستەر یونایتد دەکرد، لە ئیسپانیاوە سەیری یاریەکانی هاوسەرەکەی دەکرد بۆ ئەوەی ناچار نەبێت خواردنی شارەکە بخوات. سارا ئەرفاوی هاوسەری گۆندۆگان ساڵی ڕابردوو بە هەواڵی سکاڵە لەسەر کوالیتی 5 چێشخانە بووە مانشێتی ڕۆژنامەکان و لا چاوپێکەوتنێکدا وتی سەردانی هەموو شارەکەم کردووە، بەڵام پێم باشە لە ماڵەوە خواردن دروست بکەم و نەچمە چێشخانەکانی شارەکە. ئاسمانی خۆڵەمێشی شاری مانچستەر و بارانی بەخۆر بابەتێکی جددیە. شارەکە 16مین بارانەوی ترین شاری جیهانە. نۆلیتۆ کاتێک لە سەرتافیگۆ پەیوەندی بە مانسیتیەوە کرد و پاش ماوەیەک مانەوە لەیانەکە ڕایگەیاند کەمی بوونی تیشکی خۆر وای کردووە ڕەنگی کچەکەی بگۆڕێت و شێوەی وەک ئەوەی لێ هاتووە لە ئەشکەوت دابژی. پاش ماوەیەکی کەم یاریزانەکە یانەکەی جێهێشت. ئاگیۆرۆ و تیڤێس دوو یاریزانی ترن ماوەیەکی زۆر لە شارەکە بوونە و بەڵام بەردەوام کێشیان هەبووە. سێرجۆ باسی لەوە کردووە هەمیشە تەنیا بووە و فێری زمانی ئینگلیزیش نەبووە. تیڤێسیش کە چەند ساڵێک بۆ هەردوو مانچستەرەکە یاری کردووە لەبارەی شارەکە و دەڵێت هەرگیز ناگەڕێمەوە مانچستەر، نەبۆ مانەوە و نەبۆ پشوو، با درێژایی مانەوە لەو شارە نە لەگەڵ کولتوریان ڕاهاتم نا فێری زمانیان بووم. هاوسەرەکەی دیماریاش یەکێک بوو لەو کەسانەی ڕقێکی زۆری هەبووە بەرامبەر شارەکە و لەو بارەیەوە دەڵێت کاتێک بۆ ئاهەنگی هاوسەرگیری ئاگیۆرۆ ڕۆشتونە بۆ شارەکە زۆر لە لای ناخۆش بووە. بە دیماریای وتووە دەچێتە هەر شوێنێک ئاساییە، تەنیا مەچۆ بۆ وێرانەیەک بە ناوی مانچستەر. پاش ماوەیەک یاریزانە ئەرجەنتینەکە ڕووی لە مان یونایتد کرد و تەنیا ساڵێک بەردەوام بوو، تووشی کێشەش بوویەوە بەهۆی دزیکردن لە ماڵەکەیدا. ئەمانە بەشێک بوون لە دیارترین ئەو یاریزانانەی هەمیشە کێشیان هەبووە لەگەڵ کللتور و خواردن و کەش و هەوای شارەکە. وەجێی باسە کەمیژنین ئەو یاریزانانەی لە شارەکە ڕازی بوونە.